بەبەست لەم سەردانانە ئەوەیە کە ئێمە هەوڵ بین لیژنەکانی پشکنین لە هەردوو بەڕێوەبەرایەتی چالاک بکەین کە بەڕێوەبەرایەتی دەستەبەری کۆمەڵایەتی لیژنەکانی پشکنینەکەن بۆ سەرجەم کۆمپانیا و مۆڵ و سۆپەرمارکێت و میوانخانە و چێشخانە و هەموو ئەوانە بۆ ئەوەی دەستەبەری کرێکارەکان بکەن بۆی دوجار لە کاتی پەککەوتەی یا لە کاتی تەواوبوونی ماوەی خزمەتیان خانەنشین بکرێن. هەروەها لیژنەکانی کاریان ئەوەیە کە بە دوواداچوون بکەن بۆ ڕەوشی کرێکاران. ڕۆژانە کار بۆ کرێکاران دەکەین. دیارە ئەرکەکانی ئێمەش بریتە لەوەی کە کرێکاران لە پرۆژەکانی کەرتی تایبەت و هەرۆزی و تێکەڵاو دەستەبەری کۆمەڵایەتیان بۆ بکرێ و ژیانیان مسۆگەر بکرێتن. ئەم ئەرکانەش ڕۆژانە لیژنەکانی پشکنینمان سەردانی پرۆژەکان دەکەن بە هەموو جۆرەکانیانەوە هەر شوێنە کرێکارێکی هەبی دەستەبەری کۆمەڵایەتی ئەیگرێتەوە. ئەو لیژنانە چن لە شوێنەکاندا کرێکارەکان ناونووس دەکەن و موچەکانیان تۆمار دەکەن و ڕێنمایی کرێکاران بکە کە چۆن خۆیان بپارێزن بۆ ئەوەی تووشی ڕووداوی کانمان جێبەجێ کرا بۆ بێنن بۆ ئەوەی دەستەبەرتان پێ لەڕ ناوێرین. ئەزانم ئەرکەکە خۆی سەرخۆشە بەداواکاری هەموو ئەو کاتە هەموو پۆستەرەکانی ئێوەم بینیوە کە بۆ کرێکار دروستان کردووە کە چۆن بوون من تەلەفۆنمە کرد و لەسەر خەت بووم بێکارەکانی لەلاتان ئەوەشتان بۆ ڕوون کردوومەتەوە کە زۆربەی ئەو خاڵمکارانە هاوکارمان بێ مختەبەرمان بۆ دەستنیشان بکا بۆ ئەوەی ئێمە کرێکارەکانمان جابەکاران زۆر خراپە بە تایبەتی گیانی ئەڵقەی ئێمە بەشی کارگاری کۆمەڵایەتی ئەبینی کرێکاری بۆیە بۆ ئەم مەسەلە